خۆی گەورتان لێبێت بینێرانی بەڕێز من پارێزەر فەرمان حەسەنم و بەرنامەی ڕەساتان پێشکەش دەکەم لە بەرنامەی بەتایبەت قسە لەسەر زەرورەتی هەبوونی سیستەمی پەرلەمانی دەکەین لە هەرێمی کوردستاندا. دەپرسین سیستەمی پەرلەمانی چییە و چۆن جێگیر دەبێت و چۆن سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان دەباتە پێشەوە ئەزمموی سیاسی و قانونی دەباتە پێشەوە. گرنگی چەسپاندنی سیستەمی پەرلەمانی چییە لە هەرێمی کوردستان و چی لە واقعی ژیانی خەڵک دەگۆڕێت؟ ئایا چەسپاندنی سیستەمی پەرلەمانی چارەسەری نەخۆشی سیاسی سەرۆکایەتیکردنی هەرێمی کوردستان دەکات؟ ئایا سیستەمی پەرلەمانی تارمایی و مەترسیەکانی دیکتاتۆریەت و دەسەڵاتی نایاسایی ئەبەدی لە هەرێمی کوردستان دەسڕێتەوە؟ هۆکاری پێداگیری هەندێک لەلایەنە سیاسیەکان چییە بۆ سیستەمی پەرلەمانی؟ ئایا سیستەمی پەرلەمانی داهاتی ونبووی خەڵک دەگێڕێتەوە؟ ئایا سیستەمی پەرلەمانی کۆتایی بە دەسەڵاتی نایاسایی گروپ و تاقم و خێزانە سیاسیەکان دەهێنێت؟ ئەی چەند واری دەکە ئێستا دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان ئیلهام لە ڕژێمەکانی دەوروبەر وەردەگرێت ئەم دەسەڵاتە مل بدات بۆ بەهێزکردنی پەرلەمان و چەسپاندنی سیستەمی پەرلەمانی لەگەڵ سروشتی سیاسی و کۆمەڵایەتی و واقعی ئێمە چ دۆرە سیستەمێکی حکومڕانی گونجاوە؟ واقع ئێمە کام شێوازی حکومڕانی دەخوازێت؟ ئەم تەوەرە لەگەڵ دوو میوانی بەڕێز شرۆفە دەکەم. زۆر بەڕێز دانەدارە ڕاوێژکاری یاسایی سەرۆکایەتی پەرلەمان و هەروەها بەڕێز ئاسۆ حەمەشین مامۆستای کۆلێژی یاسا هەردوو لا بەخێرێن بەڕێزان. کاک دانە سەرتا لە بەڕێزەوە دەست پێ دەکەم. پێم خۆشە سەرەتا تعریفێکی سیستەمی پەرلەمانی یاخۆ سیستەمی پەرلەمانیمان پێ بناسێنی و دواتریش پرسیاری ئەوەتان لێ بکەم کە چۆن جێگیری بکەن باشەکانی چییە، چۆن بیبینە پێشەوە سیستەمی پەرلەمانی زەرورەتی هەبوونی چییە، باسێکی سیستەمی پەرلەمانیمان بۆ بکێ بە کورتی. بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان سوپاس دەکەم بۆ دەرفەتە ڕێزم بۆ جەنابی مامۆستا. لە ڕاستیدا ئەوەی بۆ تێگەیشتن لە کۆی ئەو سیستەمە سیاسانی کە حکومڕانی پێکرێ مۆدێلێک لەو مۆدێلانە پێوترێ سیستەمی پەرلەمانی. سیستەمی پەرلەمانی بریتە لە جۆرێک لە جۆرەکانی حکومڕانی لە وڵاتە کە خۆی دەبینێتەوە لە ئەنجومەنێکی هەڵبژێررا و کە پێدەوترێت لەم وڵاتانە پێدەوترێت پەرلەمان لە هەندێک وڵات بە ئەنجومەنێکی نوێنەرایەتی هەڵبژێررا و کە ڕەوایەتی وەرگرتووە، شەرعیەتی وەرگرتووە لە گەل و میلەتی خۆیەوە. ئەمیش لێرەوە متمانەدا بە کابینەی حکوومەت و هەر خۆشی یاخود بە شێواز و میکانیزمی جیاواز سەرۆکێکی نابەرپرس لە ڕووی سیاسیەوە هەڵەبژێرێ و لە هەمان کاتاکە ئەنجومەنێک یاخود ئەوەی پێدەوترێت کابینەیەکی حکومڕانی دەنگ پێدا و متمانەی پێبەخشێ ئەو بەرپرسیارە بێ لە بەرامبەریدا. لە دیوێکی ترەوە کە بۆ ناسین و زیاتر قوڵبوونەوەی چەمکەکە بریتە لە ئەو هاوسەنگی و هاوکاری لە نێوان ئەو دوو ئەنجومەنەی کە پێدەوترێت ثونائیەتی ئەنجومەنی حکوم لە دەسەڵاتدارێتی لە وڵات، ئەو دوو چۆن هاوکاری و کاردابەشکردن ئەگەر بە دەستەواژێکی ڕاست بڵێن لە نێوان سەرۆکی وڵات لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەیە و عەلاقەیەکی دروست لە بینیان هەیە وەکو چۆن کە زۆر لە ڕیسالە و توێژینەوەی قوڵی لەسەر کراوە. بەڵام ئەوشی کە زۆر گرنگە لە ناو سیستەمەدا بریتە لە هاوکاری و تەواوکاری، واتە هاوکاری بە جۆرێک لەگەڵ تەواوکاری ئیشەکە بە هەردوو ئەنجومەنێک کە پێدەوترێت پەرلەمان لەگەڵ ئەنجومەنی وەزیران. ئەم دوانە هاوکاریەکەکەن و کارەکان یەکتری تەواوەکەن، مرونەتێکی تیا لە پەیوەندیەکانی نێوانیان، ئەو ڕقی و سەڵامەتی کە یبینین لە سیستەمەکانی ترەوە ئەم ناوچانێک کە دەوروبەری خۆمانەی بینینەوە کامیشە پەرلەمان وەکو براپچووک مامەڵێکی لەگەڵاکرێت، دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتی گەورەی هەژمون و هەیمەنەی کردووە ئەوە ناو سیستەمی پەرلەمانی. کاتێکتان لە سیستەمی پەرلەمانیە پەرلەمانێکەیە کە مەرجەعە و هاوسەنگیش لە نێوان حکوومەت و پەرلەمان و دەسەڵاتی قەزایی هەیە، واتە هەموو دەسەڵاتەکان هاوسەنگە. ئەمانە مەرجی سیستەمێکی پەرلەمانی تەواون. خۆی یەکێک لە سیماتەکانی بۆ ناسینەوەی خەسڵەتی سیستەمەکە بریتێ لەمە، ئەوەی کە جەنابەت باسی کرد بریتێ لە فەسڵێکی مەرین، واتە جیاکردنەوەیەکی نەرم لە نێوان دەسەڵاتەکانە بە شێوەیەک لە شێوەکان وا بێ کە تۆ هیچ یەکێک لەو دەسەڵاتانە تەجاوز نەکاتە سەر دەسەڵاتەکەی دیکە، واتە هەرێکیان خصوصیەت و سربەخۆیی خۆی و هەیمەنەی خۆی و تەواوی دەسەڵاتەکانی خۆی بتوانێت ڕابپەڕێنێ و ئەرکەکانی خۆی ئەدا بکە. ئەمە یەکێکە لە سیماتەکانی ناسینەوەی سیستەمەکە. بەڵام بۆ زانیاری جەنابتان من لێرەوە حەز دەکەمەوە بڵێم بە کۆی توێژینەوەکردن لەگەڵ لەسەر کۆی سیستەمە پەرلەمانەکانی دنیا، ئێمە خۆتان دەزانن کە سەرچاوە ئەوەی کە پێی دەوترێت مەهدی سیستەمی پەرلەمانی بریتێ لە شانشینی بەریتانیا، لێەوە مەزبوونە هاتووە و ئەوش بە خۆناغبەندێکی زۆر هاتووە، واتە بە یەک فۆرم نەبووە، واتە بە یەک جۆر و شێواز نەبووە، تەنان لە بەریتانیا بۆ وڵاتێکی دیکەش جیاوازە، کەواتە ئێمە دەتوانین بڵێن ئێمە خێزانێکی گەورەی سیستەمی پەرلەمانیمان هەیە لە جۆری حکومڕانی
نەک یەک مۆدێلی دیاریکراو ئەگەر وڵاتێکی دیاریکراوە بوو ئەوە سیستمی پەرلەمانیە بە پێچەوانەوانی کاک دانا ئەزمموی سیستەمی پەرلەمانی لە وڵاتان سەرانی سەرکەوتنی بەدەستێناوە ئەزمونە پەرلەمانیەکان باوەڕم وایەوە دەگەڕێنەوە سەر باشی و خراپیەکانی ئەگەرێکێک لە تەوەرەکانی جەنابەتەوە سیستەم بەتایبەت بەڵێ من باوەڕم وایە سەرکەوتنی دەبێنێتە سەر کۆمەڵێک پێشدەستی دیکە باوەڕم وایە هەمیشە وڵاتانی کە ئینتقالی لە قۆناغێکی ئینتقالی خێرادا بوون دەتوانین بڵێن کە سەرکەوتنێکی دروست بۆ سیستمی پەرلەمانی نایەتە دی یعنی بۆ نمونە وڵاتێکی وەکو عێراق ڕۆژگارێک مەلەکی بووە پاشان بە جۆرێک لە کودەتا بۆ بە جمهوری ئەم جمهوریەتانە بوو شێوازی دیکتاتۆرەتی وەرگرتەوە تۆ لە ڕژێمێکی وەکو سەدامەوە یەکسەرێکی سیستمی پەرلەمانی ناکرێت چاوەڕوانیەوە بیکە سیستەمەکە تەواو پەرلەمانی زەرورەتی هەبوونی سیستەمی پەرلەمانی چییە یعنی چی وەمالەیەکە بۆ ئێمە زەرور بێت کە سیستەمی سیاسی پەرلەمانی بێت ئەگەر ئەو بەو میتۆدە قسەی لەسەر بکەین کە ئێمە هەرێمی کوردستان وەکو نموزەجێک وەربگرین واتە ئەگەر ئێمە ئەم سیستەمە بێنین لە دووتۆی کە دەتوێژینەوە کتێبە باس کراوە جێبەجێکەین لەسەر سیستمی حکومڕانی هەرێمی کوردستان جاری یەکەم هەرێمی کوردستان مرکزە قانونیەکەی بریتێ لە هەرێمێک لە چوارچێوەی حکوومەتێکی فیدراڵ باش دەستوری هەمیشەی عێراقی ساڵی 2005 تعریفی لە مادەی یەکەمی دەستورەکە تعریفی سیستمی سیاسی کردو لە عێراق کە بریتێ لە پەرلەمانی کۆماری و ئەوە بڕاوەتەوە تا هەرێمەکانی ژەبێ وابن یعنی من پێم سەیرە هەندێک برادەر قسەیانە کرد بەتابەت لە کاتی نووسینەوەی دەستوران و ئێمە دەتوانین پێچەوانە بەم نظامی سیاسی لە هەرێمی کوردستان پێچەوانی دەستوری عێراق بێ کە پەرلەمانی نەخێر بە هیچ شێوەیە یعنی تەنانەت تۆ توانی بۆ نمونە لەگەڵ لە ناوەند لە حکوومەتی مرکز سیستمی پەرلەمانی کۆماریە تۆ لە هەرێمەکان بیکەیتە مەلەکی ینی کەس باوەڕ بەم قسەی دەکات بۆ نمونە لە بەغدا مەلەکی بێت تۆ دەتوانین لێ بکەیت جمهوری کەواتە هەر هەوڵێکە بێ لە هەرێمی کوردستان بۆ ئەوی لە مستەقبەلە لە دەستورە سیستەمی ڕئاسیە نیزامێکی کە بچەسپێنێت نادەستوری ئەم هەوڵە باوەڕم وایە بڵێ تەواو نایاساییشە زۆر نایاساییە پێویستە هەرێمەکان پارێزگاکان دەستوریان نییە بەس هەرێمەکان بەتابەت لە مادەی 120 دەستوری عێراقا ئەو مافەدراوە بە هەرێمی کوردستان کە خاوەنی دەستوری خۆی بێ ئەگەر ئەم عیبارەتە دروست بێ ئێمە خاوەنی دەستورێک بین پێویستە دەستوری هەمیشەی عێراق سیادە و وەکو بڵێشتۆیەکی گەورەی هەبێ بەسەر دەستوری تەواوی هەرێمەکە دەستخۆش کاگاستۆ چۆن ببینە خاوەنی سیستەمێکی پەرلەمانی تەواو بەناوی خۆی بەخشندە و میهرەبان دەستخۆشیتان لەکەین و دەستخۆشی لەکەم سەداناشەکەین بۆ ڕوونکردنەوەی کە بەڕێزیاندایەن دیارە وەکو بەڕێزیان باسییان کرد مەسئلەی جارێ زووە لە کوردستانە باز لەوە بکەین کە بڵین چۆن ببینە سیستمێکی پەرلەمانی تۆکمە لە کاتێکا کە ئێمە نواتێکی خەیر یاخود بڵێن نۆبەرێکی خەیر هەبوو لە پەرلەمانی کوردستانە کە بینیمان لە ڕووی یاساییەوە پێگە و مرکزێکی قانونی جوانی هەبووە لە ساڵی نەوەتەکانەوە بە هەموو مەراحیلەکانی کە پیاە تێپەڕی و بە پاڵپشت بەو یاسانی کە لە کوردستانە توانیوێتی ئەو بابەت و ئەو بارودۆخەمان بۆ بەرێتە پێش بینیمان ویستراوە ئیرادەیەکی جددی هەبوو لەلایەن زۆرینەی ئەحسابەکانەوە کە ئەم پەرلەمانە ئەکتیڤ بکرێەوە پەرلەمانێکی کارابێ پەرلەمانێکی بەرچاوڕۆشن بێ و هەروەها کار بکە لەسەر ئەوەی کە سیادەی قانون یاخود ئەو مەبدەئی کە پێڵەن سەروەری یاسا بچەسپێنێ لە کوردستانە ئەو بوو بەداخەوە لە هەمان کاتە ئیرادەیەکی تند و ئیرادەیەکی نایاسایی هەبوو کە ئەم پەرلەمانەی مت کرد یاخود مراندی لەبەر ئەوە لە ظروفی ئێستامانە لە ڕووی یاساییەوە ئێمە ئەتوانین بڵین کە دەستوری عێراق بڕاندوێتێ وەکو مامۆستا باسی کرد سیستەم پەرلەمانی کەواتە نەشی بها ڕئاسی و نەڕئاسی و نەنیسفی پەرلەمانی کە لە هەندێ مەسادرا باسەکرێ و لە هەندێک وڵاتە پێشبینیەوە کرێت کە دروست ببێ و هەبێ مەقبول نییە و دروست نییە کەواتە کوردستانی تێدا ڕێکە بە پەرلەمان نادرێت کاری بکات ئەستەمە باز لە جێبەجێکردنی سیستەمی پەرلەمانی چونکە وەکو پێم وتی ینی جێکەوتە و پاشکەوتێکی باش دروست بوو لەوەی کە پەرلەمان هەوڵی ئەدا و هەروەها کۆمەڵێک پرۆژە یاسایی باش و کۆمەڵێک یاسای باشی دەرکرد و هەوڵێکی باشیدا لەوەی کە بتوانێت کە پەرلەمان ئەکتیڤ بێ مراقبەی وەزارەتەکانی حکومت بکە کە بریتێ لە ئیشی دووەمی پەرلەمان چاودێریکردنی دەسەڵاتی ڕاپەڕاندنە کاری بۆ ئەمە کرد کۆمەڵێک وەزیری بان کرد هەندێک وەزیر خوان مبادرەیان کرد چوون یعنی نیەتێکی خێر هەبوو لە پەرلەمانە ئێمە لەبەرەوە زەحمەتە لەم کاتەیە بڵین بەڕاستی باش ینی لە واقعی گەڕێنەگەر بە شێوەیەکی قانونی بە شێوەیەکی دەستوری پەرلەمان باش لە واقع دوور بکەینەوە بمانەوە بە شێوەیەکی قانونی دەستوری سیستەمی پەرلەمانی بۆ مستەقبەل هەرێمی کوردستان جێگیر بکەین دەبێت ئەو سیستەمە چۆن بێت چ جیاوازێکی لەوەی ئێستا دەبێت هەبێت گومانیتیانی ئەبێ سەرەتا ئێمە
پێویستەکە کە وەکو باسم کرد لە سەرەتایە پێویستەکە کە ڕێخۆشکردنێکی باشە بێ. ئەم ڕێخۆشکردنەش بەچی ئەبێ بەڕاستی ئەم ڕێخۆشکردنەش بۆ ئەبێ کە ئینزیباتێکی حیزبی ئەم حیزبانە لە ناوخۆیانە حیزبەکانی کوردستان بە تایبەتی حیزبی دەسەڵاتدار خۆی یەکلا بکاتەوە کە ئایا لەگەڵ ئەوەیە کە یاسا سەروەر بێ یا ئەوە تا ئیرادەی تاگلایانی حیزبی سەرکەوتوو بێ لەگەڵ عێراقا بین وەکو هەرێمێکی سەر بە عێراق چوارچێوە لە چوارچێوەی عێراق و سنووری عێراقا بمینەوە یاخود ئەمانەوە دەوڵەت پێک بێنین ئەگەر لەگەڵ عێراقا ئەمێنینەوە ئەوە گومانی تیانە فەرز بووە بەسەرمانەکەوان نیزامەکەمان پەرلەمانی بێ بۆی ئێمە زۆر لەگەڵ ئەم وەزعەیە بەڕاستی دەست و پەنجەی خۆمان نەرم بکەین پێش ئەوەی کەوا بە زۆر و بە حاڵەتێکی ناچاری وەری بگرین پێویستەکە ئەم حیزبە بە تایبەتی دوو حیزبە یا یەک حیزبە یاخود هەر پێنج حیزبەکە یا زیاتر لەوەشە کار لەسەر ئەوە بکەن کە بە جددی هەنگاو بۆ ئەمە بنرێ مەسەرەن دەست پێشخەری هەیە لەلاەن هەندێک حیزبەکان و هەندێکی تر نیەتی ئێمە ئەوەی کە هەمانە بەڕاستی پەرلەمانی کوردستان خۆیەتی ئەگەر حیزبەکان وەکو پێی هەڵنەسن و پەرلەمانی کوردستانیش لە حاڵی ئێستا کارانیە ئەگەر و پرسیارم بکەم زەرورەت یابوونی سیستەمی پەرلەمانی چییە ینی چی لە واقعی ئێمە دەگۆڕێت دەگەر نیزامی سیاسی پەرلەمانی بێت ئەگەر نیزامی سیاسی پەرلەمانی بێ بەڕێزان ئێمە ئەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی کۆمەڵێک نقاتی گرنگ و نقاتی ئیجابی بەڕووی میلەتی کوردستان و هەروەهاگەلی کوردستانمان و بە شێوەیەکی گشتیش بە ئیتیجاهی سیاسیدا دەڕوا یەکێک لەوانە ئێمە ئەتوانین بڵێن بەڕاستی لە سیستەمی پەرلەمانیە یاسا سەروەرە بێ سیمای دیاری سیستەمی پەرلەمانی ئەوەیە کە یاسا سەروەرە بێ محاسبە ئەبێ مەسئول دیار ئەبێ کێیە بەرپرس دیارە بێ لە کارەکان بەتەکید ئەگەر کاک فەرمان ئیجازەم بی یەکێک لە سیما دیارەکانی ئەوەیە کە پەرلەمان کارە ئەبێ یاسا سەروەرە بێ مراقبەیەکی ئەکتیڤ و چالاکە بێ لەسەر کابینی وزاری وەزارەتەکان بە ئارەزوی خۆیان تەخشان و پەخشان ناکەن داهاتی دەوڵەت دیارە بێ لیجانەکانی پەرلەمان ئەکتیڤتر محاسبەی وەزیرەکانەکەن محاسبەی وەزیری مالیە ئەکەن ئەم پارەی لەکوێوە و لە کوێوە هاتووە لە چیا سەرف بکرا ئەمە سیمایەکی نظامی پەرلەمانی ڕاستەخۆت ئەو گەندەڵی خەڵک ئەبێت بەتەکید ئەو گەندەڵی ئابووریە ئەو گەندەڵی سیاسی کە ئێستا هەیە ئەو فەوزایی کە ئێستا لە کوردستانە ئێمە تەماشایەکەین و ئەیبینین کەمە بێتەوە بەلایانی کەمەوە واتەن لە نیزامی پەرلەمانیا خۆسەپێنی ئیرادەی خۆسەپێنی ئیرادەی زاڵگەری پەرلەمانیا یعنی بە شێوەیەکی گشتی بەڵێ ئیرادەیەکی زاڵگەری زیاتر ئەبێ لە نیزامی پەرلەمانیە بۆ قانون دەسەڵاتی قانون زاڵە بێت لەوەی لە دەسەڵاتی خۆسەپێنی یا دەسەڵاتی کاکدانا دەمەوێت لە تۆ بپرسم لە هەرێمی کوردستان ئاستەنگەکان چین لە بەردەم سەسپانی سیستەمی پەرلەمانی بەدر لەو ئاستەنگە سیاسانی کە باز دەکرێت کە ڕەنگە ئیرادەیەک نێوێت سیستەمی پەرلەمانی جێبەجێ بکرێت ئەو ئاستەنگە قانونیانە چین کە دروست کراون بۆ ئەوەی ڕێگرە لە بەردەم جێبەجێکردنی سیستەمی پەرلەمانی لە چەند لایەنێکەوە مە دەتوانین لەو پرسیارە تێبگەین یەکەمیان سیستەمی حیزبی لە هەرێمی کوردستانە کە کۆی سیستەمی پەرلەمانی بیناکراوە لەسەر سیستەمی فرەحیزبی و دەسا و دەستکردنی دەسەڵات و هەمە چەشتین لەو حیزبەکانە ئەگەرچی لە زۆرێک لە بەتایبەت وڵاتە هێزەکانی دنیا وەکو بریتانیا وەکو ئەمریکا زیاتر دوو حیزبی گەورە هەن و بۆ زانیاری حیزبی دیکەشەن بەڵام ئەوە ناچن ناو پرۆسەکانی انتخاباتی سەرۆکایەتی کە لە ئەمریکا هەیە یاخود لە هەندێک پرۆسەکانی دیکە هەندێک بیرمەند باوەڕیان وە هەر وڵاتە بێ دوو حیزب بێ یعنی نابێ فرە حیزبێکی توندی تیابێ بۆی حیزبێک لە دەسەڵات بێ دیکە لە ئۆپۆزیسیۆن یاخود ڕۆڵەکانیان ئاڵوگۆڕ پێ بکەن ئەگەر ئەم دەستەواژە تۆزە کلاسیک بێ دەستەواژی دروست ئەوەیە کە ئێمە فۆرمی کاری حیزبی بەڕاستی بە تەواوی بگۆڕێتەنان لەو ڕۆ حیزب نابێ ئەندامی زۆرتر بێ لە لایەنگر و دەنگدەرەکانی ئەمە بێ زۆر گۆڕانکاری بەسەرابێ یەکێک لە ئاستەنگەکانەوەی ئاستەنگێکی دیکە لەسەر پرۆسەی بە سیستمێکی جێبەجێکردنی سیستمێکی پەرلەمانتاری یاخود پەرلەمانی تەواو لە ناو وڵاتێکی وەکو ئێمە کە ئەزمموی حکومڕانێکی دروستی نەبووە ساڵانێکی زۆرە بریتە لەو جۆرە قۆڕخکاریەی کە لە دەسەڵات تا دروست بوو احتیکارە گەر بە دەقی دەستوری لە بواری ئابووریە قەدەغە بێ بەڵام لە بواری سیاسیە بەعملی بینین کە زۆرێک لە ئەوانەی دەستنە دەسەڵاتەوە احتیکارەکەن ئەو جۆری احتیکارە دروست بووە نقطەیەکی تر هەیە هەر خۆی خودی هۆشیاری بەرامبەر بە سیستمەکە کەمە ینی تۆ وەرە خەڵکە زەرورەت یابوونی تێنەگەشتووە لە پێویستی هەبوونی سیستەمی پەرلەمانی بەڵێ باوەڕما بەشێکی وایە تان
هاوڵاتی لە هەرێمی کوردستان ویستی ئەم سیستمە جێبەجێ بکە بە شێوەیەک لە سیستمی نوێنەرایەتیەوەی کە دەنگ بە نوێنەرەکانی بدا لە پەرلەمان پەرلەمانە ناوە لێ کرد کە بینیت و بەو شێوە دەرگاکەی دابخرێ و سوکایەتی بکرێ بە بەهێزترین دەسەڵاتی تەشریعی کە ئێمە بڕیاری ژمارەیەکمانێ ساڵی 2005 پەرلەمان بکرێ بە مەرجعی یاسایی و دەستوری ئێوە هەمان کۆتایی پێێنە تۆ لە غیابی دەستورا بێ ئەوە جێبەجێ بکەی بۆیە باوەڕما بوو یعنی لێرە هاوڵاتی بەرهەمی دەنگەکەی خۆی قورسایی دەنگەکەی خۆی نابینێتەوە ئەگەر سیستەم پەرلەمانی بێ هاوڵاتی قورسایی دەنگەکەی خۆی دەبینێتەوە خۆی بۆ زانیاری یەکێک لە گرفتە گەورەکان ئەوەیە کە ئێمە بەڵێ لە ناو کۆمەڵی دەقی نووسرا و خۆی ئەم دەقانە کاتێک گیانی بە بەرداکرێت کە جێبەجێ بکرێنی خۆ وڵاتانش کە گرفتی گەوران هەیە دەستوریان هەیە وڵاتێکی وەکو سووریا کە میلەتەکەی قەتڵ عام کردووە ساڵانێکی زۆرە خۆیش دەستوری هەیەەوە و سیستمی پەرلەمانیژە بۆ زانیاری سووریا یەکێک لە وڵاتانی کە سیستمی پەرلەمانی تەبەنیەکە بەڵام بەدیوێکی تر لەوانە ئەمە مۆدلێک نییە چاوی لێ بکرێن باوەڕم وایە وڵاتانی دەوروبەری خۆمان هیچێکیان نابێت بە مۆدلێکە ئەمە بتوانین کۆپی بکەینەوە ئەم باوەڕمانەیە کۆمەڵێک مۆدلی ڕاقیتر هەیە لە کۆمەڵی وڵاتی دیکە کە دەتوانین بە شێوەیەک لە شێوەکان لێرە ئیسیفادەی زۆری لێ بکەین و ئێمە یەکێک لە ئوسرەی سیستمی پەرلەمانی مشکلەیەکی کە لە دوای ڕاپەڕینەوە سەری هەڵداویش مەشاکیلی سەرۆکایەتیکردنی هەرێمە یاخود دە و کورسی پێی دەڵێن کورسی سەرۆکی هەرێم کە تا ئێستا لە دوایەوە تو دووە بە شێوەیەکی قانونی تەواتی یەکلای نەکراوەوە و نەبڕاوەتەوە ئەگەر سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان پەرلەمانی بێ کۆتایی بە کێشەی سەرۆکایەتی هەرێم دێت خۆی لەوە ئەگەر ئەو پرسە گرنگ بوو کە ئێمە تێبگەین لەو دوانەیە لە دەسەڵاتی جێبەجێکرد بەڵە توانێت ڕوونی بکەین ئەو فونائیەتە لە دەسەڵاتی پەرلەمانیە دوانەی دەسەڵات جێبەجێکردن سەرۆک لە سیستمی پەرلەمانیە سەرۆکی باڵای دەسەڵاتی جێبەجێکردنە بەڵام خۆی لە ڕێی خۆیەوە مەهامەکانی جێبەجێ ناکا بەڵکو لە ڕێی ئەوەی کە پێی دەوترێت سەرۆک وەزیران لە هەندێک وڵات پێوترێ وەزیری یەکەم یاخود کابینە وەزاریەکەەوە جێبەجێکرێ خۆی بەرپرس نییە غەیری جینایی ئەوەش کە لەناو دەستوری عێراق هاتۆ پێم وابێ مادەی 64 کە باسی بەڵێ بەرپرسیارەتەکانە کا خۆتان دەزان بەرپرسیارەتی دوو جۆری هەیە بەرپرسیارەتێکی سیاسی لەگەڵ بەرپرسیارەتێکی تاوانکاری ئەوانەی کە باسکراوە هەمووی بەرپرسیارەتی تاوانکاریە بەرپرسیارەتی سیاسی نییە ئەوەی کە لێرەدا گرنگە ئێمە ئەم دوانەییە کە لە دەسەڵاتە دروست بوو پێویستمان بەوەیە کە ئێمە سەرۆکێکمان هەبێ مەقامێکە بێ ناوی سەرۆک بێ ئەمە باسی هەرێمی کوردستان دەکەین تەمانەوەی کە تۆ باسە کە لە 92 شتێک نەبوو لە هەرێمی کوردستانە ناوی سەرۆک بێ تا ساڵی 2005 کە 2005 تەمانەوەش بە خۆشی سیستمی پەرلەمانی نەبووە ئەوە لە بەغدا سەرۆک کۆمار بۆ کورد دەرچوو لێرەش سەرۆکی دیکە ئەوە نەبووە علاقەی بەوە بێتۆ بێ ڕێک مەعالیمەکانی کا بێن برادێک باسی دەکردەوە و کەمە بۆ نمونە چۆن بکەیەوە بێ لە کاتی شەڕاوم پرسانە کاکە گەنم عیلاقی بۆ نییە خۆ مێسە وڵاتێکی وەکو لوبنان چەند ساڵ بوو 2 ساڵی وابزان تاو کرد کە سەرۆکێکشی نەبوو ئیشی دەڕۆی کەواتە ئێمە لێرە قسە لەوە ناکەین ئێمە باسی سیستمێکی پەرلەمانی تەواوەکەین ئەبێ سەرۆکێکە بێ ئەم سەرۆکە سەلاحیەتەکانی بەپێی یاسا ڕێکخرابێ بەڵام بەرپرس نییە بۆ چەمکەیە کە پێی دەوترێت کاکە ئەو چەمکە لە کۆنەوە هاتەوە بۆ بە عیبارەتێکی یاسایی دەسەڵاتی لا نییە سەرۆکانی تەشریفاتی و پرۆتۆکۆڵی وەنی ئەم عیبارەتە بەم شێوەیە الرئیس يسود ولا يحكم ئەمە عیبارەتەکەی خۆمە من و تۆ نەمان تۆ خۆ عیبارەتێکی کۆنە یعنی سیادە و شکۆی هەیە بەڵام بۆ خۆی حکومڕانی ویستم ئەوە ڕوون بێتەوە ئایا لە سیستەمی پەرلەمانیدا ئەتوانین بڵێن تەواوی تر مەترسی دیکتاتۆریەت نامێنێت لەسەر و نیزام و دەوڵەتە ناخۆ ئەگەرەکانی توشبوون بە دیکتاتۆریێت لە هەموو یەکێک لە سیستەمەکانە دروستە بەڵام کە تۆ پەرلەمانێکی بەهێزتر واریدە لە پەرلەمان ئەوەی کە لێرەدا زۆر بە پرس یاخود بە شێوەیەکی واضحێ لە سیستمی پەرلەمانی لە ئەوەی کە لە سونایەتەکە لەو دوانەیە ئێمە تێگەین ئەوش ئەوەیە هەر چۆن پەرلەمان دەتوانێت متمانە بکێشێتەوە لە کابینە حکوومەتیەکە بەمان شێوە چەکێکیشی داوە بە سیستمی یاخود بە دەسەڵاتی جێبەجێکردن کە دەتوانێت ئەوی حالی حاڵی ئەوە بکاوە پەرلەمان هەڵۆشێنێتەوە ئەلانی ئەوەی حاڵتێک کە پێی دەوترێت هەڵبژاردننی پێشوەقت بکە ئەنی ئەم دووچەکە کەواتە زۆر جار ئەگەری هەیە ئەم پێم وایە لەم سیستەمە زۆر جار یەکتری خاتری یەکتریەگرن واتە پەرلەمان تەجاوزی کۆمەڵێک ئەو هاوسەنگی ئەوەیە بەڵام پێم وایە ئەم هاوسەنگیە لەوە ناچێت لەم ساڵانە بە خێرایی دروست بێ لەوە چێت تۆ بە ئاسانی نەتوانی ئەمە جێ بکەیتەوە دەستخۆش کاک گاسۆ دەمێ پرسیاری ئەوەت لێ بکەم دەگوترێت لە سیستەمی پەرلەمانێ دەبێت سەرۆک دەسەڵاتی کەوتوی لا نەبێت زیاتر دەسەڵاتەکان لە ئەنجومەنی وەزیران بن و پەرلەمانیش چاودێرێکی کارا بێت بەسەریەوە ئەوەی لە هەرێمی کوردستان هەیە کە باز لەوە دەکرێت وەکو لە یاسی سەرۆکایەتی هەرێم هاتووە دەسەڵاتێکی زۆری بە سەرۆک داوە
و سەرۆکی باڵای دەسەڵاتی ڕاپەڕاندنەوە لە هەمان کە دەمافی ڤیتۆکردنی یاسای هەیە و مافی حەلی پەرلەمانەوە تا هەڵۆشاندنی و پەرلەمانیشیەیە. ئەمە چەندە معقولە لە سیستەمی پەرلەمانی ئەم شتانە بوونیە بێت؟ دیارە گەرێمە تەماشای سیماتە دیارەکانی سیستمی پەرلەمانی بکەین بۆمان دەرەکەوێت بە وازەحی کە سەرۆک پۆستەکانی تەشریفاتین پرۆتۆکۆلین و هەروەها مەسئولیەتێکی سیاسی واتە ڕاستەوخۆ لە بەرامبەر پەرلەمان مەسئول نییە لێ پێچینەوەی لەگەڵ ناکرێت ڕاستەخۆی لاگەر هاتو مەسئولیەتی تاوانکاری و مامۆستا باسی کرد. بەڵام لە کوردستانی ئێمە ئەگەر تەماشای مادەی دەبکەین لە یاسای سەرۆکایەتی هەرێم ئەبینین 18 سەلاحیات و 18 دەسەڵاتی دیاری کردووە بۆ پۆستی سەرۆکی هەرێم ئەو کەسی کە بێتە سەرۆکی هەرێم لە نظامی پەرلەمانی ئەم شانە واردی ناکرێت. لەم 18 سەلاحیاتە لە مشکلەکە ئەوەیە بەڕاستی ئەمانە بە کارەکانی سەروەریشی هەژمار کردوون بە هیچ شێوەیەک ناتوانرێ کەسێک تاان با لەو قەرارانە نە بە ئیلغا نە بە تەعویز واتە نە داوا بکە ئەو بڕیارە هەڵبۆ شێنرێتەوە یان نەداوای تاویزەکەسبەوەی بۆ بینەران بابەتی ئەعمالی سیادا کەواتە هەموو بڕیارەکانی ئەو کەسێک کە سەرۆکی هەرێم دەبێت لە هەرێمی کوردستاندا قابلی ئەوە نییە لە دادگاتانە لێ بدرێت بە ژێرەی یاسای ئەنجومەنی بەپێی یاسای ئەنجومەنی شورا ژمارە 2008 بە تاکید ئاماژەی بۆ کەواتە بۆ خۆی سەرۆکایەتی دەخاتە سەرۆکی دادگا هەرێم کارەکانی سەرۆکی هەرێم قابلی ئەوە نین کە لە بەرامبەر دادگا بەزان پێم وایە پێچەوانی دەستوری عێراقیش ئەو ئێمە گەربین تەماشا بکەین مادەی سەی دەستوری عێراقی بە ئاشکرا ئەڵێ يحظر النص في القوانين على تحصين القرارات الإدارية من الطعن ممنوعة بە هیچ شێوە ڕێگە پێنادرێ یاساغا کە لە هیچ شوێنێکە لە یاسایەکە قەرارێکی ئیداری پارێزبەند بکرێت لە تانە لێدان. قەراراتی ئیداری چین؟ قەراراتی ئیداری بریتین لەو ویستە تاگلایەنەی دامەزراوەی دەوڵەت جاچ دامەزراوەی دەسەڵاتی ڕاپەڕاندن بەلایەنی سەرۆکایەتی کۆماریان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بێ بڕیاری ئیدارین قەراراتی ئیدارین یاخود بڕیاراتی کارگەڕین ئەم بڕیارە کارگەڕیانە کە دەرئەچن قابلن بۆی تانیان لێ بدرێت قابلن بۆی تانیان لێ بدرێت بە گوێرەی مادەی سەد لە دەستوری عێراقی. بەڵام ئێستا ئێمە بڕیاری بۆم لە کاگمەزوود و کاتی سەرۆکیێرم بۆ بدات نەخێر بە هیچ شێوەیەک بە پێ و یاسایە ڕێگە نادرێ و محکەمە نابێت گوێ لەم داوایە بگرێت. بەڵام ئەمە لە دەستوری عێراقی نابێت تەنها لە یاسای هەمواری پێنجەمی ئەنجومەنی شورای دەوڵەتی عێراقی کە لە ساڵی 2013 دەرچوو خۆشبەختانە ئەعمالی سیادی لە عێراقا نەهێشت. کارەکانی ئێستا سەرۆکی عێراق ئێستا قابلی تاانن ئەمەش ئەگونجێ کەواتە ئەتوانین بڵێن عێراق دەواازەیەکی تری جوانی کردەوە بەڕووی ئەوەی کە نظامی پەرلەمانی لە عێراق بنەماکانی محکەم بکرێت بڕیارەکانی سەرۆک قابلیتان لێ. بەڵام لای خۆمان ئەوکو بین بەڕاستی فەوزایەکی سیاسی گەورەمان هەیە لە حاڵی ئێستاە. ئەمە فەوزایەکی قانونی شاڵ بەدوای فەوزایەکی قانونیە جا فەوزا قانونیەکە قوربان فەوزا قانونیەکەت لەژێر تەسیری فەوزا سیاسەکە دروست بووە لەبەر ئەو تۆزێت تێکچرژان و دابڕانەی کە بەڕاستی نێوان یاسا و سیاسەکە. پرسیاری ئەوەش لێ بکەم یاسای سەرۆکایەتی هەرێم پێم وایە تەنانەت دەسەڵات دەدا بە سەرۆک لە دانانی دادوەرەکانەوە دەرکردنی مەرسومی قانونی بۆیان و ئەوەی تۆ باست کرد کە لە دادگا کاوڵاتی مافی ئەوەی نێتانە لە بڕیاری سەرۆک بدات ئەمانەمانە ئەوەن کە سەرۆک لە هەرێمدا لە سەروی دەسەڵاتی دادوەریشەوەیە لە سەروی پەرلەمان و حکومەتیشەوەیە خۆی مەفهومە کاک فەرمانگیان ئەم مەفهومە بەڕاستی مەفهومێکی بەربڵاوە لە هەموو عالەمە بە تایبەتی لە وڵاتانی عەرەبی و وڵاتانێک مەفهومی ئەعمالی سیادە و ئەوەی کە سەرۆک لە سەروی دەسەڵاتەوە یان نا ئەمە بە تەکیدەوەی لێ ئەخوێنرێتەوە و واضح دیارەکەوە ئەم کارانە لەگەڵ دەستوری ساڵی 1920 ئێراق ئەگونجەکە یود ئەلمەلیک و لا یخطئ مەلیک هەڵەناکە ومەسوونە لە ساڵی 2005 دەرچوو هاوشێوی یاسای بیستەکانە ناتوانین بڵین ئەوە زوڵمێکی گەورەیە بە بڵین گشتی وەکو ئەو وایە بەڵام لەو بڕگەیە کە دەسەڵاتێکی زۆری لەو بڕگەیە کە دەسەڵاتێکی زۆری بە سەرۆک داوە و هەروەها لەو بڕگەیەشا دواتر کە تۆخی ئەکاتەوە وەڵێ هیچ کەسێک مافی ئەوەی نێتانە بدا لەمە وامان لێ ئەکا بگەینە ئەو قەناعەتی کە نزیکە ئەو ئیتیجاهی کە دەستوری ساڵی 1920 پێ نووسراوە لەو بڕگەیە لەو بابەتی دیاری کراوە زۆر نزیکە لەوەی کە لە ساڵی 2005 ئێمە تەبەنیەکەین. ئێستا لە زۆربەی وڵاتانە ئەم کارەوازی لێ هێنراوە لەبەروی کە کاتێک نظامی پەرلەمانی تەطبیقەکەی معقول نییە تۆ بڵێ سەرۆکایەتی کۆماریان سەرۆکایەتی هەرێمە ناوی ئەنیچی ئەم دەسەڵاتە زۆرانەی هەبێ بەڕاستی. ئێستا لە ئەمریکا کە نظامێکی ڕئاسیە دەسەڵاتەکان هەیە بەڵام مەجلیسی نواب و هەروە مەجلیسی شویوخ دەسەڵاتیشان هەیە و لێ پێسینەوەشەکەن و لە شێوەیەک لە شێوەکان ئەحکامی قانون و یاسا جێبەجێکن. نظامی پەرلەمانی وەڵام من پرسیارەکە لێکم و دواتر سەرنجەکەی خۆت بۆ لێگە لەسەر قسەکانی ئەوەی بوو. نظامی پەرلەمانی وا دەکات کە هەموو لایەنە سیاسیەکان کە هەن لەو کۆمەڵگەیە
هەمویان بەقەدەر قەبار و حەزمی خۆی ڕۆڵیان هەبێت دەبێت هۆی ئەمە ئەگەر سەرنجەکەش بڵێ فەرمو وەڵام ئەگەر سەرنجەکە بڵێم لە پێشەوە مادەم باسی ئەوە کرا چونکە کە باسی دوانەی لە دەسەڵاتەکە بکەی باسی مەهام و سەڵاحیات و دەسەڵاتەکانی سەرۆک دایمە پرسێکی گەورەیە تان لە ناو سیستمی پەرلەمانی دوانەی دەسەڵاتی جێبەجێکردن ببووراتە سەرۆکی حکوومەت و سەرۆکی دەوڵات دەسەڵاتەکە لای سەرۆکی حکوومەتە دەسەڵاتە بادێکەش لای سەرۆکی دەوڵات دایمە پێگەی سەرۆک لە ناو سیستمە سیاسیەکانە ڕسایری لەسەر توێژینەوەی زۆر لەسەر کراوە و دەسەڵاتەکانی چۆنە و مساعلەی چۆنە بە چ ڕێکارێکەکرێت تان مۆدێلەکانی جیاوازی سەر تورکیا نزیکی خۆمان لە دەستوری هەمیشەی تورکیا سەلاحیەتەکانی سەرۆک دیاری کراوە سەرۆک فەرماندەی هێزە چەکدارەکانە بەڵام چۆن ئەم مەهامەی بە منفەریدی ممارەسەی ناکە بە شێوەیەکی دەستە جەمعی کە دانیشن لەسەر مێزێکی خەڕوو بۆ شێوە قەرارەکان دەرەکەن بۆ شێوە من ئەو مادەم باسیەوەی پێگەی سەرۆک کرا لە بەتایبەت لە یاسای ژمارەیەکی ساڵی 2005 سەرۆکاتی هەرێم ئەو دەسەڵاتانەی کە نووسراون بۆ زانیاری سەرۆکی بێت دەسەڵات نییە لە هیچ شوێنێک ئەو با بزانێنی و کە مەسەر ئێمە یاساین و بێ پرسەکە یاسایی تەناوەتە کە دەڵێ نیزامی پەرلەمانی مانای ئەوە نییە کە سەرۆک بێت دەسەڵات بێت ناخۆ ئەو تۆ چۆن کەسێک دابنی و طبعا دەسەڵاتی نەبێ هەر وەکاڵی مەقامێکی شەرەفیە بۆ شێوە ئەو یاسا ئەو دەسەڵاتانی کە لە یاساکە ڕێکخراوە بۆ سەرۆکی هەرێم ئەو دەسەڵاتانت پۆلێ نەبن بۆ سێ جۆر بۆ زانیاری تەتەڕوفەکە لادانەکە لە هەندێکیان یەکەم بە خێرای باسی عینوانە گشتێکەکەم نەک باسی یەکێکیان چونکەم پرسە ئەو نییە هەندێکیان خۆی ممارەسەیەەکە هەندێکیان بە تەزامونی ممارەسەیەەکە تەکە دەسەڵاتەکانی بەڵێ چۆن یەکێک لەوانەیە کە جەناب پرسیارەکە کرد ئایا دەسەڵاتی دانانی دادوەرەکانی هەیە نا ئەو مەرسوم دەرەکە مەرسوم بۆ دامەزراندنیان دەرەکەوان خۆیان پێشکەشەکەن کەواتە تۆ یەکلایەنە ناتوانانی قەرارەکە بدەیت بۆی هەندێکی لە دەسەڵاتەکان ئەنجومەنی دادوەری دەیپاڵێت پارێزگارەکان دیسان هەندێکیان بەڵێ ئەو مەرسومی بۆ دەرەکە ئەوان خۆیان لە شوێنی خۆی دەپاڵێورێ مەرسوم یعنی وەکو ئیشێکی تەکمیلی وایە ینی پرۆسەکە بەوە تەکمیلە بێ حتا تەشریع جاری یەکەم ڤیدۆ ئەتوانێت ڤیتۆی بکات جاری دووەمە ناتوانێت ڤیتۆش بەس مشکلەکە لە مامۆستا دانا ئەگەر بە ئیجازی بەڕێزت ئەوەی کە یاساکەی هەرێمی کوردستان هاتوو بە تەعین ناوی هێناوە مشکلەکە لە دامەزراندنی ناوی هێناوە بەڵێ وتێکی تەعین نەک بە تەنها بڵێ مەرسومیان بۆ دەرەکە مشکلەکە هەرێم دادوەرەکان دادەمەزرێنێت بۆ مەفهومە لە یاساکە وەزیفەی دامەزراندن وەزیفەی ئەگەنە ئەسڵ مامۆستادانە یاسای ژمارە 23 ساڵی 2007 یاسای ئەنجومەنی دادوەری لەوێ دادوەر ڕێکارەکانی دامەزراندنی دیاری کراوە تۆ خۆت بە پێی ئەو ڕێکار و مەرجانە ئەوە کا پاڵێوی ئیتر تەدەخولی سیاسی هەیە و بڕێکاری ترکرا و گلەیمان هەیە نییە و بابەتێکترا ئەما باسی نصوص کەەکەی ئەو فەرمانەکەی بۆ دەرکە سەبار بە پرسیارەکەی جەنابەت دووفاتکە باش فرسەتی یەکسان بۆ هەموو لایەنەکان ئەڕەخسێنە سیستەمی پەرلەمانی کە کەس خۆی بە مەغدور نەزانێ و هەمووی بە حەزمی خۆی بەشداروی لە پرۆسی سیاسیە خۆی ڕاستی دەوێمە قۆناغێکی باشتر لە قۆناغی دیکتاتۆری ئێمە ناتوانین ینی تۆ هەموو ئاواتەکان ببەستیتەوە بەم سیستمەوە ئەگەر ئێمە لێرەوە بڵین بڵێ بێت تەواوی هاوڵاتی خۆی لەوێ بینێتەوە واتە دەنگی تۆ قورسایی هەیە و نیە خلابیان کرد بەسەر دەنگی خەڵکە ئەگەر بینیمانەوە کە بڵێ دەسەڵاتێکە توانێت ستۆپ دابنێ بۆ وەزیرێک ئێوە نەیتوانی وەزیرێکمان کا بۆ لە پرسیینەوە کەواتە ئەم سیستمانە زۆر جار مەسەرەن سەرۆکێکی شێ وەزیر و کابینە و ئیلا ئاخریهی ئێمە لە ڕووی شەکلی ئێمە باوەڕ ئەو کەمان وەرگتووە نەک لە ڕووی مەزمون و محتەواوە تۆسەی پەرلەمان و هەردوو جۆرە پەرلەمانەکەی لۆردات و عمومەکەی بەریتانیا بکە دانیشتەکانیان چۆنە هەر دانیشتەکانیان هەزا ینی 600 ساڵ زیاتر ئەم پرۆسە ئەوە ماوەتەوە کە عرفێکی متەبع دانیشن و کەچی کاریگەریان هەیە و لەسەر وەزیر تەنان بۆ زانیاری لە وڵاتی چووک و بەریتانیا گەر یەکێک لە قوتابخانەکانمان بگرێ زۆر نزیکە کە وەزیری پەروەردە هەر بە یەکجاری دەست دەکات بکێشێتەوە لە وڵاتی ئێمە لەم شارە سێ مانگ مامۆستا لەسەر جادە بوو هەر گوێشیان نایە بۆ شێوە بۆیە من ئەوەی کە بەلامەوە گرنگە ئەم سیستەمە ئەبێ بە مۆدێلێکی ئێرە تەبەنی بکرێ تەنان ئەوەی هەڵبژاردننی سەرۆک مادەم میکانیزمە لە میکانیزمەکان بەڵێ بریتە لە هەڵبژاردننی ناو خەڵکا دروستە لە ڕووی یاساییەوە ئەمما ئەی پەرلەمان وەزیفەی چییە؟ ئەویژە پێ بزانین کە بەسەر باشە ئەگەر لە نظامێکی پەرلەمانیە سەرۆک لەلایەن خەڵکە هەڵبژێردرێت ئەمە چ مشکلە دروست دەکات ئەوەندە دەساڵ بە سەرۆک دەدات کە پەرلەمان نەتوانێت محاسبەی بکاو لێ بپرسێتەوە خۆی ئەو مەترسێ لێەوە دروست بوون باوەڕم وایە بۆیە یەکەمین جار کە یاسای ژمارەیەک دەرچوو سەرۆک لە ناو پەرلەمانەوە هەڵبژێرا خێرە و مندان هەستان سەر هەڵبژاردنەکان بردەوە ناو خەڵک
وطبعا دوجار ئێستا دانو بێنەوە ناو بەو شێوە ئەم پرۆسە وا ناکرێ بۆ شێوە لەناو پەرلەمانە هەڵبژێرێ پەرلەمان نوێنەراتی خەڵکەکە و شەرعەتی لە دەنگی خەڵکە وەرگرتووە کەواتە هەڵبژاردنەکەی یاساییە و دروستە و بەو شێوە تاند ئەو مەترسیەش معالەجەکە بۆ زانیاری کە سەرۆک هەموو ڕۆژێ بەڕێی پەرلەمانەوە بێ و لێ پرسنەوە هەموو ڕۆژە پرسیاری تەوجیه بکرێ ئەوان باوەڕم وایە لایەنێک کە سەرۆکی هەرێم لەو بوو ئەلەو مەترسیە زۆرە ترسان و مەقامی بەڵێ هەموو ڕۆژەی ئەوە نییە بێتە پەرلەمان و گەنجێک لێ پرسێت ڕێگای صحیح بۆ هەڵبژاردنی سەرۆک هەڵبژاردنی لەناو پەرلەمان لەناو نیزامی پەرلەمانیە نەک لەناو خەڵکەوە هەردوو میکانیزمەکە هەیە بە پێ و بە دوواداچوونەی متەواضعی بەندە کردومە باوەڕم وایە هیچ ئیشکالێک نییە سەرۆک لەناو خەڵک هەڵبژێرێ سەرۆک لەناو ئەوە شوێ وازی میکانیزمەی تر وڵاتێک واتە بەنیەکە وڵاتێک کاکدانە قسەیەکی ژێ دەوترێ ئەگەر خەڵک بۆ خۆی سەرۆک هەڵبژێرێت خەڵک هەموو ڕۆژێ ناتوانێت بێت محاسبەی سەرۆک بکات چاودیر و مراقبەی بکات بەڵام ئەگەر پەرلەمان سەرۆک هەڵبژێردرێت ئەم پەرلەمان دەتوانێت متابعەی کارەکانی بکات لێرە و دەگەڕێنەوە سەر هەمان پرسیار کە مادەم تۆ دەسەڵاتەکانە دیاریکراو بوو ئەو پرسیارانە زۆر ڕوو بەڕووی ئەو نابێتەوە هەمیشە ئەندامی پەرلەمان پێویستە لە حیزبی زۆرینە کابینەکە دروستکە و دەنگی پێبدا متمانەی پێبەخشێ بۆ شێوە ئەم حیزبی زۆرینێ تەمەن هەر دروست نەبووە لە مێژووی ئەوەندە ساڵ و 25 ساڵە کە دروست بوو ئەم کابینەی هەشتەمبی حکوومەت بە شێوەی ئیتیلافی بوو ئاواشیان لێ کرد کە ئەڵێن ئیتیلافیەکان وا لێکردبووی کە تۆ دەنگ و سەدای هەمووانی تیانە بێ ئێستا گوێمان لە هەندێک قسە بێڵێن خراپەکەی کابینەکە بوو ئەگەری هەر خۆمان بووینایە ئیتیلافی نەبووە ئەمە چارەنووسی بێرە ناگەی ئەوە بەڕاستی حاڵتێکی خراپە ئەم باوەڕم وایە هەمیشە بۆم قۆناغی ئێمە مۆدێلێکی تر لەگەڵ سیستمی پەرلەمانی دایمە باسە کرێ پێوتێ دیموکراسێتی تەوافقی عێراق تەبەنی ئەوەی کردو بە وڵاتە خاوەن سیادە زلهێزەی خۆیەوە کە مێژوویەکی گەورەی هەیە بەڵام ئەمە دەبێتە بەدیلی پەرلەمان نەخێر زۆر باشترە کە تەبەنی دیموکراسێتێکی تەوافقی بکە ئەگەر بمانەوێت تێی بگەین کەواتە بێمە بە وەکۆڵێ بە تامی هەرێمی کوردستان لە سیستەمەکە تێ بگەین ئەگەر بمانەوێت تەواو ئەوەی کە لە بریتانیا هەیە کۆپی پەیستی بکەین بۆ ئێرە ئێمە یەکسەر تووشی ئیشکالە بین تووشی گرفتی گەورە بین یعنی ئەو دوو حیزبەی لەوێ ینی ئەوانەی ئێرەش بڵێن پارتوێکێتی وەکو حیزبی عومال ئەوە بە شێوەیەکی تەداوی دەسەڵاتەکەن کاکە دیڤید کامێرۆن سەرۆک وەزیران بوو کە ئیستیقالەی کرد پاش ئەو ڕاپرسەی کە کرا ئێستا ئەندامی پەرلەمانی وڵاتەکەی خۆیەتی لە بازنەکەی خۆیە و زۆر تەبیعی بوو کۆشکی بەجێهێڵا و تەداولی کرد ئەمە لێرە دروستە بێ ئەمە ئێمە تەمەن لە مێژووی ئێمە شتی وا نابینی نازان بۆ نەوەکانی دوای ئێمە ڕەنگە شتێک بە ناوی دەسا و دەستی دەسەڵات ببین دەست خۆشکاکدانە کاک ئاسۆیەکی لەو بابەتانەی کە باز دەکرێت ئەویش لە نظامی پەرلەمانی وارد نییە سەرۆکێکە بێت دەسەڵاتی زۆر لابێت سێ دەسەڵات هەیە دەسەڵاتی دادوەری دەسەڵات جێبەجێکردن دەسەڵاتی یاسادانان دەگوترێت ئەگەر سەرۆکێکیش هەبێت سەرۆکی دەوڵەت و ئەوەندە دەسەڵاتی پێ بدرێت کە لە سەرۆک دەسەڵاتانەوە بێ ئۆتۆماتیکی دەبێتە چوار دەسەڵاتێک کە قابلی ئەوەنی لە پرسیینەوەی لێ بکرێت ئەمە چەندە دروستە ڕاست لە نظامی پەرلەمانیە بە تەکید بێ دەسەڵاتەکانی سەرۆک ئەو کە بۆکو باسیشمان کرد دەسەڵاتەکانی سەرۆک بە شێوەیەکی گشتی دیار و ئاشکرا بن و هەروەها تەشریف وتمان تەشریفاتی بێ ینی کۆمەڵێک شتی سیادی دەوڵەت هەیە بەڕاستی شکۆی دەوڵەت سیادەی دەوڵەت ئەمەی پارێزێ وەکو ئەڵێ پاسەوان و شەو نخونیکەرە بۆ پارێزەری مافەکانی هاوڵاتی تەمسیلی دەوڵەتەکە تەمسیلی هەرێمەکە لە هەرێمی کوردستان لای خۆمان ئەگەر نظامەکە پەرلەمانی بێ بۆیە ناکرێ بڵێن بە ئەندازەی پەرلەمان یاخود لە پەرلەمان زیاتر دەسەڵاتی لابێ ئەمە ناتەبیعیە ناسوودە چونکە بۆ کاتی خۆی کە لە دوای شۆڕشی فەڕەنسا بەڕاستی کە ئەو شۆڕشە سەرکەوت مەبدەی فەصلی بینە سوڵتات کە مەبدەیەکی تام تەواوەتی دابڕینی دەسەڵاتەکان بوو لە یەکتر هیچ تەعاونێک نەبوو ئێستا ئێمەڵی لە نظامی پەرلەمانیە مەبدەیەکمان هەیە مەبدەی تەوازن و تەناسق هەماهەنگی هەیە و بەتەکید هاوسەنگی و هەماهەنگی لە نێوان پەرلەمان و جیهاتەکانە کەواتە نە ئەو دابڕاندنی کە کاتی خۆی سەورەی فەڕەنسی و شۆڕشی فەڕەنسی بانگی بۆ کرد و ماوەیەکی زۆریش لە فەڕەنسا تەطبیق کرا نە ئەوەش کە بەڕاستی تەداخولێکی تەواوەتی هەبێت کە تەذویب و توانەوەی سوڵتەکان لە ناو یەکترابێ قیمەتی سوڵتەکان نامێنێ ئێمە ئەڵین پەرلەمان داینەمۆیە داینەمۆی حرەکەی سیاسی نەشاتی سیاسی نەشاتی ئیداری لە وڵاتە باشمەوە ساس و دەکرێت ئەگەر سەرۆکێک هەبێ مەسەلەن سەرۆکێک هەبێ دەسەڵاتەکانی هاوشەوەی ئەم پەرلەمانە بێ ئەو کاتێ ئێمە ناتوانین زۆر باش پرسیاری ئەوە دەکەم یعنی لە یەک کاتە دەکرێت سەرۆکێک بێت و پەرلەمانێکیش بێت لە یەک ڕۆژە هەڵبژاردنیان بۆ بکرێت خەڵک پەرلەمانێک هەڵبژێردرێت و سەرۆکێکیش هەڵبژێردرێت یعنی دەکرێت و دەستگای هەڵبژێردراوی نوێنەرایەتی هەیە ئاخر ئەمە بۆ کام نیزام بەڕێز لە نظامی پەرلەمانی لە نظامی پەرلەمانیە واضحە ئێمە ئەڵێین بە واضحی و دیارە و زانایانی بواری دەستوری نەزەرەکانیان بخێنەرەوە پێیان وایە کەوا لە نظامی پەرلەمانیە ئەمانە
مرتکزاتی ئەساسین کە باسمان کرد ینی سەرۆک دەسەڵاتی دیارە و پەرلەمان دەسەڵاتی دیارە و فلان دەسەڵاتی دیارە ئەگەر لە ناو خەڵکیشەوە هەڵبژێرێت لە ناو خەڵکیشەوە هەڵبژێرێت کە ڕێی شازی هەندێک لە زاناکانە پێیان وایە مانع نییە بەڵام مهم ئەوەیە کە ئەم سەرۆکە دەسەڵاتەکانی هێندە دەسەڵاتی پەرلەمان لە سەروی پەرلەمان و گومانی پیانە پێیان وایە کە ئەو سەرۆکە ئەبێتە تاغی بەسەر پەرلەمانە و هەروەها هەندێک حاڵەت هەیە پەرلەمان ملی بۆ دانادا یاخود ئەو مل بە پەرلەمان کەچەکە ئەم مەترسیانە هەیە لە ڕاستی مەترسیەکی حقیقی پەرلەمانیە نابێت سەرۆک دەسەڵاتی هێزی لابێ هێزی بجوڵێنێت ئێستا لە هەرێمی کوردستان پێچەوانەکەی هەیە لە دەسەڵاتی پەرلەمانیە لە سیستەمی پەرلەمانیا دەگوترێت ناکرێت هێزی چەکدار هەبێت ئەمە چەند دروستە ئێستا لە هەرێمی کوردستان ئەی هێزی چەکدار لای کێ بێ لای سەرۆکی حکومەت بێت نەک لای سەرۆکی دەوڵەت ئەویش ئیشکالێکی گەورە نییە بەڕاستی ئەگەر تەماشای بکەینێ مەڵێن لە نظامی پەرلەمانیە سەرۆکی تەشریفاتی جێگەوێتی ئابێتەوە کە ئەو کەسە فەرماندەی سەرۆک با هێز بجوڵێنێ بەڵام پرسوڕای هەبێ لەگەڵ پەرلەمانە ئێستا لە کوردستانی خۆمانە ئەڵێ جوڵاندنی هێزی پێشمەرگە و هەروە هێنانی جێیشی ئیتیحادی بۆ ناو کوردستان بە فەرمانی سەرۆکی هەرێم و موافقەی پەرلەمان هیچ مانع نییە یعنی ئەمە مخالف نییە لەگەڵ ئەوەی کەوا بڵێن ئەمە نظامی پەرلەمانی ئیخلالەکە بەڵام کۆمەڵی حاڵەتی ترمان هەیە کە پێشێلکاریە بەرامبەر بە نظامی پەرلەمانی کەواتە بەڕای ئەوەی کەوا من لی تێگەیشتومە بەڕاستی لە نظامی پەرلەمانی مانع نییە ئێمە سەرۆکێکمان هەبێ قیادەی جێشی لابێ بەڵام با بگەڕێتەوە بۆ ڕایگەل بگەڕێتەوە حساب بکە بۆ ئەو پەرلەمانی کە خەڵک دەنگی پێدا هەڵی بژاردووە من هەموو جارێ وتومەوە ئیشڵێم مەسەلەی پەرلەمان کاتێک ئێمە دین پەکی ئەخەین یا حسابی بۆ ناکەین حسابمان بۆ هەموو خەڵکی کوردستان نەکردووە بۆ ئەو حزب حسابی بۆ ڕێی ئەندامەکانی خۆشی نەکردو لەبەرەوەی ئەندامەکانی خۆشی ئێستا بە هەمان شێوە لە کارانی کاکە سۆ دەمە پرسیارەوەش لێ بکەم بۆی بچمە لە کاکدانە دواتر مەسەلەی هەڵۆشانەوەی پەرلەمان تەبیعیە سەرۆک دەسەڵاتی هەڵۆشانەوەی پەرلەمانی لابێت لە نظامێکی پەرلەمانیە لە نظامی پەرلەمانیە لەوەدا جێکراوەتەوە کاڵێ مەبدەئی تەعاون و تعاون بين السلطات لای سەرۆک بێت ئاساییە قوربان خۆی کۆمەڵێک مەرجی یاسایی ئەبێ هەبێ بۆ ئەوەی تووشی ئەو ئیشکالە نەبین پێویستە کات دەستور کۆمەڵێک مەرجی دیاری کراو کە ئێمە بەڕاستی پرۆژەی دەستورمان نیە و مامۆسادانە خۆی ئەندام بوو لەوەی کە نووسینەوەی پرۆژەی دەستورەوە بوو بەداخەوە نەگەیشتە دەرەنجام تا ئێستا لە دەستورا دیاری بکرێ بۆمان باز بکە کە کێ دەسەڵاتی هەڵۆشانی پەرلەمان بەڵام کۆمەڵێک مەرجی یاسایی تیاە هەروە بە ئاسایی نییە بەڵێ من دیسان جارێکی تر لەم مانع نییە سەرۆکی هەرێمە یا سەرۆکی دەوڵەتە پەرلەمان هەڵبوەشێنێتەوە بەڵام بەو مەرجانەی کە لە دەستورە یا لە یاساکانە باسکراوە بەتایبەت لە دەستور دەستخۆش کاک دەنە بابەتێکی کە باز دەکرێت لە نظامی پەرلەمانی ئەوش کە سەرۆکی دەوڵەت لەبەر ئەوەی لێپرسینەوەی لێ ناکرێت لە نظامی پەرلەمانی لە بەردەم پەرلەماندا کە دەسەڵاتی لانیە دەسەڵاتەکانی تەشریفاتین دەوترێت بۆی تر ناکرێت لێپرسینەوە لەم سەرۆکە بکرێت بەڵام دەکرێت سەرۆکەکە دەسەڵاتیشی لابێت و لە دەرەوەی لێپرسینەوەی پەرلەمانیش بێت خۆی ئەو دوو چەمکی زۆر باو یاخود دوو چەمکی زۆر دووبارە لە ناو سیستەمی پەرلەمانی باز دەکرێت کەمیان پێوترێ مەسئولیە بەرپرسیارەتی ئەوی دیکان پێوترێت چاودێری ئەم دوو چەمکە دایمە بۆیە ئەوانەی کە بە شان و باڵی ئەم سیستەمەدا هەڵەدەن و پیان وایە کەم سیستەمی بۆ وڵاتانە باشە بە شێوەیەک لە شێوەکان باشیەکەی بریتێ لەم دوولایەنە کە تۆ هەمیشە دەتوانی ئەوەی کە بەرپرسیارەتی هەیە کەواتە بێت چاودێری بکەوە بەرپرس بێ لە ئیشەکەی تۆ بۆ ناونیشانێک هەیە و دەرچوویت و علمانێک و مەقامێکە گرتووە و دووبارە کرێتەوە خولێک و دوان وسیان و درێژکردنەوە و پانکرایری ئەم جۆرە قسانی هەموو بۆچی واکرێ بۆچ لەبەری تۆ لێپرسینەوەت بەرامبەر بکرێ هەمیشە ئەو کەسێک کە حاڵتێکەیە لە کوێ بەرپرسیارەتی بوو لەوێشە لێپرسینەوە کرێ ئەمە ئەم باوەڕمان وایە ئێمە بەگشتی بە تایبەت بۆی ئەم سونایەتە تێکچووە ئێمە خودی کەسەکان یاسا بۆ خودی کەسەکانە نووسینەوە فەلسەفەی تەشریع یاسا بۆ سەرۆکی هەرێم دانراوە کەسێک دەبێت سەرۆکی نام خۆم باوەڕمانەوە خۆ هەموو کەس زانێ یعنی ئەوەیە کە ئێمە خودی کەسەکان دایمە لە بەرچاوەگرین بۆ نووسینەوە ڕەشنووسی یاسایەوە فەلسەفەی تەشریع لە مەساری طبیعی خۆی لای داوە چۆ بۆ قۆناغیەوە ئەگەر بۆ نمونە و کەسەوانە بە ڕەنگێکی دیکە بێ بۆ منە قەرارەکەی ئەنجومەنی شورا لەبارەی درێژکردنەوە ئەگەر کەسێکی دیکە بووە وە فتوواکەی ئەنجومەنی شورا بە شێوەیەکی دیکە بوو بۆ نمونە ئەگەر سەرۆکی لایەنێکی سیاسی دیکە بووە ئەوژە و فەرمانێ بوو تایەوە طبعاً لە کارەساتێکە بوو ئەو سەری دیار نابوو بۆ ئەم باوەڕم وایە لەکوێدا
بەرپرسیارەتی هەبێ تەنانەت کابینەی حکوومەت لە حیزبی زۆرینە دروستەکرێت کەواتە زۆر جاری سەرۆک هەر لە حیزبی زۆرینە بێت زۆرێک لە وڵاتانە وایە باسی ئێرەکەم باس سیستمێکی مەلەکی وەکو بریتانیا ناکەم بەڵام کەوا بوو کەواتە لەم حاڵتانە تۆ جومگە سەرەکیەکانی دەسەڵات بەدەستەوەی ئیتر خەمی چییە مەثەڵەن لە پەرلەمان لە حکوومەتی شەر بەدەست و بابەتانی کە باز دەکرێت جگە لە فەرماندەیی گشتی هێزە چەکدارەکان کە لای سەرۆکی هەرێمە پۆستەکە لە یاسای ئەنجومەنی یاساییشدا هاتووەم دەستگای وابەستە کردو بە پۆستی سەرۆکی هەرێمەوە ئەمە چەندە تەبیعە لە نیزامی پەرلەمانی ئەم شتانە جێگەی دەبێتەوە سەرۆکی دەستگا هەواڵگری و ئەمنیەکان بێت ئەو خۆی مەرجەعەکەی بریتە لە سەرۆکاتی هەرێم سەرۆکی ئەو دەستگایانیە نەک سەرۆک یعنی بەوێەوە بەستراوەتەوە ینی بەسترانەوە لە ڕووی مەرجەعەوە زیاتر بۆی کە نەبەسێتەوە بە ئەنجومەنی وەزیران و دووپاتێکەمەوە کە ئەو کەسانە کە لەوێن کەسەکان دەور دەبینێنی دایمە خودی بۆ لە هەرێمی کوردستان بوو بەم جۆرە کراوە یاسایش سەر بە سەرۆکایەتی هەرێمە جا بۆچی مەسەلەن ئاوا کراوە کاتی خۆی کە یاساکە دانراوە مەسەلەن باوەڕم وایە هەر ئێستاش کارەساتە خەڵک دەستگای ئاسایش و ئەنجومەنی ئاسایش نازانێ بۆ هەموو دەستگا ئەمنیەکانتان لە وەزارەتێکی ئەنجومەنی وەزارەتێکی ئەمنیا کۆ نەبوونەوە یاخود بۆچی لە مەرجەعەکان سەر بە حکوومەت نییە ینی بۆ یەک مەرجەعیان نییە بۆچی مختەلیفن دەستگایەکمان هەیە ناوی ئەنجومەنی دەستگای ئاسایشەکان لەم سروورە سەر بە جۆرێک لە حیزبی سیاسین لەو لا بۆشەوە هەردووکیشان سەر بە ئەنجومەنی وەزیران بەس ئەنجومەنی ئاسایش کە سەرۆکەکەی پێدەوتر ڕاوێژکار ئەو نەبەسراوەتەوە بە کاکدانەکەواتە ئێستا بۆی سیستەمی پەرلەمانی لە هەرێمی کوردستان جێبەجێ یاخوبەدی بێت دەبێت فەرماندەی گشتی سەردارەکان لای سەرۆکی هەرێم نەبێت و ئەنجومەنی ئاسایشش بەوە نەبەسرێتەوە کە مەرجەعی بێت و سەرۆکی باڵای دەسەڵاتی ڕاپەڕاندنیش نەبێت دروستە مەفهومە؟ لا ئەو عیبارەتە بۆی زیاتر دقیق بین مادەم ئێمە وەکو یاسایی کە باسی پرسەکەین دوجار ئێمە بێ وشمان لە بەرچاو بێ باوەڕم وایە فۆبیایەک دروست بووە بەرامبەر بە کەسایەتیەکان لێرەوە ئەمە ترسین کە ئەگەر ئەو کەسایەتێ لەوێ بێ ڕەنگە ئەو یاسا سەر بکێشێ بۆ ئەوەی کە ئێمە باوەڕمان وایە یاسا بۆ کەسەکان خۆ من و تۆ دەڕۆین بە یاسا و مؤسسەکان ئەمێننەوە دوجارەوەی کە لێرا گرنگە باوەڕم وایە بۆ جێبەجێکردنی سیستمێکی پەرلەمانی تەواو ئێمە پێویستمان بە مۆدێلێکەوەی کە پێدەوتێت لەوەی لە عێراق جێبەجێکرا ئەنجومەنی وەزیران بەڵێ ئەنجومەنی وەزیران دەسەڵاتی هەیە پەرلەمان ئێستا کاری خۆیە کە ئەتوانێت تەنان ئێستاوە بتوان لە وەزیرەکانە سەنێتەوە یەکێک ئەو وەزیرانی تربانگەکە بە قۆناغەکانی پرساندن و پاشان لێسەندەوەی متمانە تەنان دەگەر کابینەکەش لەوانێ بخەنە دەنگدانەوە بە یەکجاری ئێمە جۆرێک لە سیماتی سیستمی پەرلەمانی ئیستیقرار و جێگیری کەمترتیایە بەڵام هەمیشە جۆرێکی زۆر لە دیموکراسیەت و ئازادیتیایە ئێمە یا بێ قوربانی بکەین بە ئازادی بکەینە قوربانی ئەم جۆرە ئیستیقرارە یاخودەوە من باوەڕم وایە زۆری لەو سیستمانەی کە پێیان دەوترێت سیستمی تۆتالیتاری و دیکتاتۆری هەمیشە شانازەیەکیان باسی ئەمنیەتەکەن هەڵێەوە تا ئەمنیەت باشە تۆ نانشت نییە بخۆی بەڵام مادەم ئەمنیەتە باشێتەوە ئێستا خەریکە ئەو ئەمنیەتەش لە وڵاتانە تێگەێتەوە سەرۆکانە بۆ خۆیانەوێت جهتی ئەمنی بخەنە ژەرەسی خوانە بۆ هەمیشە بەکاری بین بەڵێەوە ئەوە شتێکی گرنگ بۆ لێرم باوەڕم وایە لێرە ئەکرێ ئێمە ئەو مؤسسانە بە مەدەنی بکەین دوجار ئەگەرم مؤسسانە مەدەنی نەبێەوە دروست نێتەوە واتە بە شێوەیەکی تەزامونی سەرۆک ئەم دەسەڵاتانی خۆی پیادە نەکا لە لای سەرۆک بێ یا لای سەرۆکی ئەنجومەنی وەزیران دوجار ئێمە ناتوانین ناوی بنێ سیستمێکی پەرلەمانی تەواو بەڵکو دەتوانین بڵێن تێکەڵەیەکی لە هەموو کاکدانە پێم وایە خۆت هەندێک سەرنجت هەبوو دێمە وڵات بۆی سەرنجەکانی خۆت بە کورتی بڵێ یەک دوو پرسیاری کورت لێ بکەم لەوەی کاتی بەرنامەکەم پێم وایە هاوکاران مەڵێن تەواو بووە کاگاس و کاکدانە ئاڵێ لە نظامی پەرلەمانیە زەمانەتی دیموکراسی زیاترە زەمانەتی ئازادی زیاترە و لە نظامی ڕاستیش پێچەوانەکەی ڕاستە بۆچی لە نظامی پەرلەمانی خەڵکی ئازادتر و کراوەتر و دیموکراستتر پەیوەندی ئەتوانین بڵین بە شێوەیەکی گشتی بەوەیە کە لە نظامی پەرلەمانیە سیادەی قانون هەیە یان لە هەر شوێنێکیش قانون سەید بوو و سیادەی هەبوو پێمان وایە لە نظامی پەرلەمانیدا بێ و هەروەها دادگاکان کاری خۆیان بکەن و هەروەها ئەو لە ژەڕکێف بوونە حیزبی یان ئینتیمای تاکە کەسی نەمێنێت لەسەر دادگاکان بەڕاستی دادگاکان ئینتیمان هەبێت تۆ دەماشا بکە مەرجیش نییە گەر وڵاتێک بۆ خۆی بە سیستمێکی تەدریجی پلەبەندی یاسا سەروەربووندا ڕۆشت بێ ئەبین لە نظامی ڕئاسیشا لەوانەیەک لە بەباشی جێبەجێکرابێک و ئەمریکا ترامپ قەرارێک دەرەکات شانزەی والی ویلایەت دەڵێ ئێمە لەگەڵت نین داواکاری گشتی وڵاتەکە دێ ئەڵێ ئەمە دژایەتی مەسەلەن بەرنامە و پرۆگرامی ئەمریکا ئەکەی کە چەندەها ساڵ ئێمە کردومان ێستا تۆ ئەتێ بە دووسێ ڕۆژتێکی بی ئەمە گرنگە یعنی مەبەسم چییە مەبەسم لە وڵاتی خۆمانە ڕاستە نظامی سەرۆکایەتی ئەوەی کە باس کرا بەڵێ بە تەکید ترسمان لێ هەیە و جێگەی ترسی حەقیقیە
بەڵام لە نظامی پەرلەمانیە هەست بە مەمەنێکی زیاترەکەین هەست بە ئەوە ئەکەین کە لایەنێکی باشتر بۆ ماف و ئازادی ئەمیتیا بەرجەستە و بەرقەرارە بێت لەبەر چیە لەبەر ئەوەیە کە یاسا وا مەفرۆزە لە نظامی پەرلەمانی دەسەڵاتی دادوەری مادەم سەر بەخۆیە جیای لە دەسەڵاتەکانیکە لەبەرەوە یاسا سەروەرە و چالاکتریشن دادگاکان بەڵێ ڕاستەوە و دەسەڵاتی پەرلەمان لە کاتێکا کە پەرلەمان خۆی بێت و ئەم یاسایانە دادنێ بە فلتەری خۆیانە ئەڕۆن و هەروە پەرلەمانێکی ئەکتیڤ و چاکت هەیە پەرلەمانێکت هەیە کە خەڵکێکی نوخبەتیایە ئەندامە و هەروەها خەڵکێکی شارەزا و هەروەها لیژنەیەکی ڕاوێژکاری باشی هەیە ئاکر پرسیارەوەی لێ بکەم بۆی بگەڕێمە لە کاکدانە و کاتەکەش تەواو بووە نظامی پەرلەمانی ئەو وەزعی سیاسی هەرێمی کوردستانەیە حەل دەکات چارەسەری دەکات وەڵام دەرەوەیە بۆ زروفی ئێستا دیارە بەڕێزیش بەسەوەیە من بە قورسی ئەبینم بەڕاستی بتوانین نظامێکی پەرلەمانی ئەگەر نظامەکە جێبەجێ بکرێ باز ئەگەر جێبەجێش بکرێت ئەگە پەرلەمانی وەجارە خۆی هەر دوورە جێبەجێ بکرێ بەڕاستی زۆر دوورە ئەگەر جێبەجێش بکرێ زەمەنی ئەوێ فترێ ئەوێ بەڕاستی تا ئەگەینەوە سەرسکە وە گوتم هەنگاوێکی باشینە خۆتۆیەکی گرنگینە خۆتۆیەکی جەریئانەینا و ئەگەر چەند ساڵێکی ترم پەرلەمانە بەم نەمەڵی ئێستی بەردەوام باشتی زۆر باش ئەبینرا بۆیە بینیمان عوائق و کۆسپی بۆ دامدا ئەمەوامان لێکامە ترسی کاکدانە من ناچارم هەندێک پرسیاری کورت و وەڵامی کورتیش لێوە بکرم جاری نازم سەرنجما بوو ئەگەر بە کورتی بڵێ بخۆت تۆ بۆ خۆ لەناو گفتوگۆکانیش بووی ئەو کات بۆ دانانی دەستور لیژنەی دانانی دەستوری وە لەناولایەنە سیاسەکانیش بۆ ڕێکوتنیە لە کوبنەوەکان هەبووی باوەڕە یەکەم لایەنانە بیانەوێت و تابێت لایەنە سەرەکیەکان نظامی پەرلەمانی وجودیا بێت نام باوەڕم وایە مەیلی هەردوو پارتی دەسەڵاتدار بۆ سیستمی تێکەڵە نیمچە سەرۆکاتی ئەگەر بمانەوێت نظام بکەینەوە پەرلەمانیە بێ یەکەم شت چی بکرێت بۆ ئەوەی بکەوێنە سەر پێی خۆمان ئەبێ پارتی وەکێتی متمانێکی تەواویان هەبێکە بەڵێ سیستمە سەرەکەوێ و باوەڕێن وایە بێ بۆ خۆیان سەرۆکی ئەو دەسەڵاتانە بنم جا جێبەجێکەنەگینا دەست خەڵکی تر بکەوێ بە هیچ شێوە ڕێ پێ نادەن و ئەنجامەکەی دەبێت چۆن پەرلەمانێکمان هەبێت لە نظامی پەرلەمانیە من ئەم تەوازونە باوەڕم وانە لەم سیستمی پەرلەمانی کە باس کراوە و هاوکاری کە هەیە لە لێرە جێبەجێ بێ باوەڕ ناکەم ئەم سیستمە بێ هەڵن جێبەجێ بێ و عوائقی زۆر هەیە سەرکەوتوو نابێ کەواتە پەرلەمانێکی ئازا و ئازاد زۆر خەباتێکی دوورترێوێ باوەڕ ناکەم لەم نزیکانە ببیبی باش لە نظامی پەرلەمانیە سەرۆک و سەرۆکی حکومەت و وەزیر و هەمووی دەبێت مەسئول بێ لە بەرامبەر پەرلەمان و لێپرسین و چاودێری لێگەڵ بکرێت سەرۆکی وڵات ئەگەر دەسەڵاتی سیاسیەکەی لە هەرێم و بەرزکەینەوە بۆ دەولەیە کە ئایندە هیوادارم هەرێمی کوردستان بێ بە بنیاتی دەوڵەت بنین لەسەر کاردانەوە دەوڵەت دروست ناکرێ لەسەر بنیاتی دەوڵەتێکی بەهێز بنین باوەڕم وایە کە کۆماری کوردستان سەرۆکێکێ بێ ئەو سەرۆکە هێما و ڕەمزەکەی بێ و حامی دەستورەکەی بێ وی پارێزێ بەڵام دەسەڵاتەکانی زۆر تەشریفاتی بن لە سیستەمی پەرلەمانێ دەسەڵاتێکی دادوەری کارامانە بێت ئێمە زیاترەوەی کە باسی سونایەتی دەسەڵاتە کەمتر باسی دەسەڵاتی دادوەریەکە چونکەەوە بێت تەواو و مستەقیل بێ و سەربەخۆ بێ و خۆ سەربەخۆی خۆی ئاسایە سەرۆک دەسەڵاتی ڕاگەاندنی بارینە ئاسایی لا بێ لە نظامی پەرلەمانی هەمووی دەبێت بە یاسا ڕێ بخرێت ناو یاسای ژمارەیەکی شاتووە ئەبێ و دەسەڵاتانەی ئەعلانی حالەتا لە هەرێمی کوردستان تەنها دەسەڵاتی ڕۆژانەوەی پەرلەمان لای سەرۆکی هەرێم و دەسەڵات لای حکومەت نییە ئەمە تەبیعیە لە نظامی پەرلەمانیە ناتوانێت هەڵی وەشێنێتەوە گینا بەکاری ناو دەسەڵات مانەوەی ئەم ژمارە زۆرە هێزە چەکدار و ئاسایش و دەستگا و هەواڵگریەکان لای سەرۆکی هەرێم بە ژێرە یاسا تەبیعیە لە نظامی پەرلەمانیە پێم وایە نابێ بە تاکە کەسی واتە بە شێوەی فەردی ممارەسەی دەسەڵاتەکە دەکەین بەڵێ نابێت دەسەڵاتەکانی ممارەسە بکە لە ڕووی مەرجەعەوە سەر بە بندروستە بەڵام بێ هەموو بڕیارەکانی بە شێوەی تەزامونی و دەستە جەمعی بێ و بە ڕەزامەندی لەبەرچی زەرورە سەرۆک دەسەڵاتی تەشریفاتی بێت فۆرمی لە ڕووی ئەکادیمیەوە سیستمی پەرلەمانی وایە کە شێوەی دەسەڵاتەکان دیاری کردووە و دەستوری وڵاتانیش وەڵامگۆی ئەوەیە بەڵام هەرێکەکان لەوانە باسم کرد کە لە پێشترا بە شێوەیەک لە شێوەکان باسی سیستمەکەی کردووە واتە سیستمی پەرلەمانی لە تورکیا جیاوازە لە سیستمی پەرلەمانی لە وڵاتێکی وەکو بەریتانی دەست خۆش کاک دانەدارە بەڵێ زۆر سپاس بۆ وردومیانە بەڕێزەکانم بەڕێز ئاس و حەمەش مامۆستای کۆلێژی یاسا و هەروە بەڕێز دانەدارە ڕاوێژکاری یاسای سەرۆکاتی پەرلەمان زۆر سپاس بۆ وردوتان بەڕێزان بینەڕین بەڕێز زۆر سپاس بۆ ئێوەش کە بەدیار بەرنامەکۆ دانیشتا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورتان دەسپێرم و زۆر سپاس بۆ هاوکارانیشتون سپاس تەنەگەم خواتان لەگەڵ
هۆکاری ئەم جیاوازیکردنە لە بینی دایک و باوکە چییە؟ بیر لەوەکە ئەم مناڵەوە سەرۆداکرێ وا ڕاهێندەکە بیر لەوەکاتەکە وەکو کەسی بەرامبەر بێت نەبووکو خۆی بێت کچ یەک پارچەیە لە مەشاعیر کچ سەنەدە بۆ دایک و باوک بۆ قیامەتی دایک و باوک جاری وایە دایک کە خۆی گیرۆدەی دەستی ئەم حاڵەتەیە دیێک کچەکەی لەسەرەوە پەروەردەکات و هەمیشە نابێ قسەت هەبێ نابێ هەموو شتێک بۆ کوڕەکە ئیجازە پێدرا هەموو شتێک بۆ تۆ قەدەغێ یەکی لە ڕێگە چارەسەرەکانی بوونی جیاوازی لە ناو خێزانەکانە جاری وهەیە پێویستی بە دکتۆری دەروون و ڕاشکاری دەرونی هەیە ئەم جیاوازیکردنە لە نێوان کوڕ و کچە خوشکێک دەرەچی هەمیشە ڕقی لە براکەیە بێ هەمیشە چونکە ئەو برایی کراوە بە دەسەڵاتدار بەسەریەوە تۆگەر کوڕمان هەبێ ئەمانەیە کچمان بێ وگەر کچمان هەبێ بانێ کۆڵمان بێ کەوەیەکی کێ لە جیاوازیکردنە خراپەکان چکەوە بەخشیشێکی خوای پەروەردگارن بۆ ئێمە نییە بڵێن وڵا ئەومانەیە ئەومان ناوێت ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا منين ولا منين؟ هاي المدفعية نحن بنسمع صوتها بالهواء بتكون هي نزلت. شو الرمية هاي؟ مدفعية بس ممتازة. والآن الحمد لله بالتوجيهات من سيدي رئيس توب ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. توب ئارت. کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە گەشتی پیرۆزی عومرە بۆ هەردوو شاری مەکەی پیرۆز و مەدینەی درەوشاوە. گەشتی پیرۆزی عومرە ساتێک ئاشنابوونی ڕوح و دڵ و دەروونە لەگەڵ پیرۆزیەکانی ئاینی ئیسلام. گەردەتەوێت زیاتر و زۆرتر ئاشنا و شارەزابیت، گەردەتەوێت زۆرترین زانیاریت لەسەر شوێن و جێگا پیرۆزەکانی ئەم ئیسلامە هەبێت، ئەوە بە دڵنیاییەوە لە کۆمپانیای سەماواتەوە بەدەستی دەهێنی. لە دیاریەکانی کۆمپانیا کتێبی مەکەی پیرۆز، کتێبی گەورەی هەردوو حەڕەم، کتێبی گەورەی پیرۆزی ئاوی زەمزەم، هەروەها جانتای قەبارە جیاواز، ئیحرام بۆ پیاوان، سەرپۆش بۆ دایکان و خوشکان، نرخی گونجاو و شوێنی نزیک، خواردن و خزمەتگوزاری لە تایبەتمەندیەکانی کۆمپانیای سەماواتە. گەشتەکانی ڕابردوومان سەلمێنەری وتەکانمانە. کۆمپانیای سەماوات
بۆ حەج و عومرە بە سەرپەرشتی عەبدوڵڵا مەلاسەعیدی سیاگوێزی. ناونیشان سلێمانی شەقامی سەرەکی دارۆغا خوار مزگەوتی دارۆغا. کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە. ئەڵێن ڕۆژێک لە ڕۆژان پاشایەک هەبووە، ئەم برنجەی وەکوانێک پێشکەشی پاشایەکی تر کردووە. لەو ڕۆژەوە نامدرا برنجی مەحموود. دوای چاوەڕوانێکی زۆری پاشا نێردراوەکە لە قەڵای پاشا نزیک بوو. هەمویان چاوەڕوانی ڕازاندنەوەی برنجەکە بوو. بۆ نوبەرامەی برنجەکە بەناو کۆشکەکەیان بڵاو بووە. پاشای دڵخۆش کرد و سەرجەم وەزیرەکان بە بۆ نوبەرامەکە سەرسام بوو. برنجی مەحموود خوانی شاهانە.